ئەبووبەکر ئەحمەد خدر لە ساڵی 1976 لە ناودەشت لەدایک بووە. ئێستا لە قەڵازێ نیشتەجێیە. بەڕێوەبەری پێشووی ناحیەی ئیسێۆ بووە لەسەر لیستی کۆمەڵی دادگەری. ئێستا ڕاوێژکاری یاسایی پێشکەوتووە لە ئیداری ڕاپەڕین. لە ساڵی 1991ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەک بەکالێرۆسە لە یاسا لە زانکۆی سەلاحەدین ساڵی 1999 بۆ 2000. دووەم دیبلۆمی باڵا لە زانکۆی ئەلمەنسوورە لە کۆلێژی ماف لە ساڵی 2012 بۆ 2013. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانی پێشتر هەیبوون. سەرجەم پلەکانی ڕێخستنی بڕیوە وەک ئەندام بەرپرسی ڕێکخرا و کارگێڕی ناوچە ئەندام مەڵبەند. شارەزایی و لێهاتووی هەیە لە یەکەم زمانی کوردی، دووەم زمانی عەرەبی. چالاکی و ڕۆشنبیری و کەلتوری نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕوانەوتنەوە. یەکەم خاوەنی یەک کتێبی چاپکراوە بە ناوی الخبرة في الإثبات الجنائي. دووەم کتێبێکی ئامادەیە بۆ چاپ بە ناونیشانی کات و بەرهەمەکانی و دروست بەسەربردنی. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران، خزمەتکردنی خەڵک بە دڵسۆزی و بێجیاواز.